سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. گوشاری ئیدارەی ئیطلاعاتی شاری سنە لەسەر بنەماڵی ڕامین فاتحی، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی شێرکەتی نەوتی فەلات قارە لە ناوچە عەمەلیاتیەکانی بێهرەگان، لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، گیانە دەستان و برینداربوونی دوو سوختبەر بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم، و گوشاری ئەمریکا بە مەبەستی چەککرانی گروپی هەشتی شەعبی لەسەر دەوڵەتی عێراق. گوشاری ئیدارەی ئیطلاعاتی شاری سنە لەسەر بنەماڵەی ڕامین فاتحی. ڕۆژی چوارشەممە 3 ڕەزبەری 1404 هەتاوی وریا فاتحی برای ڕامین فاتحی لە گیان بەخکردوانی شۆڕشی ژینە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی شاری سنە بانگهێشت کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە پاش لێپرسینەوە هەڕەشە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ئازاد کرا و هەروەها مانگی ڕابردوو دایە نەهیە دایکی گیان بەخکردوو ڕامین فاتحی بارەها لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە بانگهێشت و لێپرسینەوەی لێکراوە. شایانی باسە پاشت بانگهێشتی وریا فاتحی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە پێڕاگەیەندراوە کە ئێرە ئەو شوێنەیە کە براکەت گیانی لەدەستاوە و بەم شێوەیە گوشارێکی زۆری دەرونیان خستووە سەر بنەماڵەی ئەو گیان بەخکردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی شێرکەتی نەوتی فەلات قارە لە ناوچە عەمەلیاتیەکانی بێهرەگان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی فەرمی شێرکەتی نەوتی فەلات قارەی شاغل لە ناوچە عەمەلیاتیەکانی بێهرەگان دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسان و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکارانی شێرکەتی نەوت بوون. سەپاندنی حکمی 10 ساڵ بەندکران بەسەر بەندکراوێکی سیاسی خەڵکی شاری تاران. بەپێی راپۆرتەکان شاهین زەوقی تەبار بەندکراوی سیاسی لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمەوە حکمی 10 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ناوبرا و ڕێکەوتی دوی گەلاوێژی ئەمساڵ بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاشان لەلایەن ئەو هێزانەوە هەندێک لە کەلوپەلەکانی زەوت کرا. ئەو بەندکراوە لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و بەشداری لە گروپەکانی دژ بە کۆماری ئیسلامی حکمی 10 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە پێشووتریش لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەهۆی چالاکیە مەدەنیەکانی ناڕزایەتی دژ بە کردەوەی نایاسایی بەرپرسانی زیندانی ئێڤین و فەشافویە لەلایەن ڕژیمەوە گوشارێکی زۆر خراوەتە سەری. لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیم بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بە ناوەکانی محەممەد ئیبراهیمی تەمەەن 31 ساڵ و شارومەندی ئەفغانستان، حەبیب حەقشناس، سەراجەدین ئەبی تالبی، محەممەد شەمس، ئەمیر حەمزە شاهۆزهی و بەشیر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی چۆبیندەری قەزوین، شیراز و دەستکردی ئیسفەهان ئیعدام کران. هاوکات بەندکراوێکی دیکە بە ناسناوی سەعید مینایی تەمەەن 39 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی قەزوین ئیعدام کراوە. بانگهێشتی خوێندکارێکی زانکۆی شەریف لەلایەن حراسەتی زانکۆ. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی شەریفی تاران لەلایەن حراسەتی زانکۆ بانگهێشت و هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ زانکۆی شەریفی تاران تووشی قەیرانی نەبوونی مامۆستای پیشینەدار بووتەوە و هەر یەک هەفتە مامۆستایەک بەهۆی کەمبوونی حەقدەست یان گوشاری هێزەکانی ڕژیم ئەو زانکۆیە بەجێ دێڵێت یان کۆچی وڵاتانی دەرەوە دەکات. بەپێی ئەو راپۆرتانە
کۆمەڵێکی زۆر لە خوێندکارانی ئەو زانکۆیە بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم و هەروەها بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان وازیان لە خوێندن هێناوە یان دەیانەوێت کۆچی وڵاتانی دەرەوە بکەن. بانگهێشتی ڕعنا کورکور بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕۆژی چوارشەممە 30 ڕەزبەر ڕعنا کورکور خوشکی مجاهید کورکور بەندکراوی سیاسی لە سێدارە دراو بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بانگهێشت کراوە. ناوبراو ڕۆژی پێنجشەممە 14 پوشپەڕی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەر ماڵەکەی لە شاری تاران دەست بەسەر و پاش مانگێک ئەشکەنجە و لێپرسینەوە لەلایەن ئەو هێزانەوە بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە حکمی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ناوبراو بە بڵاوکردنەوەی پەیامێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی وەدی هاتنی عەداڵەت بەردەوام ئەبێت دە تێکۆشان و پەیمانی لەگەڵ هەموو گیان بەخکردووانی ڕێگای ئازادی نوێ کردووەتەوە. مانگرتنی کادری دەرمانی نەخۆشخانەی مەسیح دانشوەری لە شاری تاران. ڕۆژی ڕابردوو کادری دەرمانی نەخۆشخانەی مەسیح دانشوەری لە شاری تاران دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بەشداربووانی مانگرتنەکە بە وتنەوەی دروشت خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و کارانە، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی ئیزافەکاری، کۆتایی هاتنی جیاکاری لە حەقدەستەکان و گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر پەرستارانی ناڕازی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانی پەرستاران بوون. گیان لە دەستان و برینداربوونی دوو سوختبەر بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. ڕۆژی سێشەممە 29 ڕەزبەری 1404 هەتاوی سوختبەرێکی بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆ بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا و سوختبەرێکی دیکەش بریندار بوو. بە پێ راپۆرتەکان لە جادەی ئەبتەر بۆ ئێرانشار ئۆتۆمبیلێکی سوختبەرانی بەلوچ کە باری نەبووە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ئەدرێتە بەر دەستڕۆژی گولە و پاش هەڵدێرانی ئۆتۆمبیلەکە هاوڵاتیەک بە ناوی ڕەحمەت مەحموود زیهی تەمەن 37 ساڵ و خاوەنی دوو منداڵ گیانی لەدەست ئەدا و سوختبەرێکی دیکە کە هێشتا ناسناوی بەدەستمان نەگەیشتووە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. دوایین هەواڵمان سەبارەتە بە گوشاری ئامریکا بە مەبەستی چەککرانی گروپی هەشتی شەعبی لەسەر دەوڵەتی عێراق. ڕۆژی چوارشەممە 29 ڕەزبەر مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئامریکا لە پەیوەندیکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیری عێراق خوازیاری چەککرانی دەستبەجێ چەکدارانی هەشتی شەعبی بوو. وەزیری دەرەوەی وڵاتی ئامریکا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە بەردەوامی چالاکیەکانی هەشتی شەعبی و گروپە چەکدارە سربەخۆکانی دیکە لە عێراق زیانێکی زۆر لە بەرژەوەندی وڵاتانی ئامریکا و عێراق دەگەینێ و بە تەنیا لە بەرژەوەندی حکوومەتی کۆماری ئیسلامیدایە. بە پێی هەواڵەکان مارکۆ ڕۆبیۆ ئاماژەی بەوە کردووە کە لە ئەگەری چەکنەکرانی گروپە چەکدارەکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە داهاتوودا زیان لە ڕێکەوتنامەکانی نێوان وڵاتانی عێراق و ئامریکا دەگەیت و پێویستە دەستبەجێ پرۆسەی چەکرانیان دەست پێ بکات. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.